یەکێتی نیشتیمانی کوردستان وەک حزبێکی فریادڕاست بۆ چەسپاندنی ئاشتی و دیموکراسی و مافیچارەی خۆنووسین هەر لە سەرەتای دامەزراندنیەوە لە دوای ڕێکەوتنامەی جەزائیر و هەرسی شۆڕشی کورد بووە ڕووداوێکی مێژووی و پێداویستێکی گرنگ بۆ وەڵامدانەوەی ئەو واقیعەدا سەپاوەی بەسەر کووردا لەو سەردەمەدا سەپێنرا بوو لەگەڵ هەڵگرسانەوەی شۆڕشی نوێدا کە یەکێتی نیشتیمانی ڕابەرایەتی دەکرد ئومێدێکی گەورە لە لای کۆمەڵانی خەڵکی کوردستان دروست بوو چونکە یەکێتی هەڵگری پڕۆژەی ڕزگاری و ئامانجی کوردایەتی بوو بۆیە هەموو ڕزگاری خوازانی گەلی کوردستان پشتیوانیان لێ دەکرد ئەو شۆڕشە هەڵگری دروشمی نوێ بوو کە مافی چارەنووس بوو بۆ گەلی کورد ئەگەرچی چەندین جارگە لە کۆمەکەی دوژمنانی ناوچەکە بەرەو ڕووی بۆتەوە بەڵام یەکێتی توانیوێتی لە هەموو ئەو نەخشە و پیلانانە دەرباز بێت بۆ ئەو مەبەستەش باجی قورس و قوربانی مەزنی بەخشیوە و دەیان سەرکردە و هەزاران پێشمەرگە و کادری دڵسۆز گیانی خۆیان بەخت کردووە و بوونەتە داینەمۆی درێژە پێدان و گەشەکردنی بۆ ئازادی خاکی کوردستان و بەدەزێنانی مافی ڕەوای گەلی کورد لەو پێناوەشدا یەکێتی هەزاران شەیدی بەخشیوە خەباتی جەماوەری و ڕاپەڕینی شار و شارۆچکەکان خەباتی دیموکراتی و ئاشتیانە و دانوستان بەرزکردنەوەی دروشم و بانگەوازی ئاشتەوایی نیشتیمانی لە نێوان لایەنەکانی ناوبزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان گرنگیدان بە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ژنان مامۆستایان خوێندکاران لاوان کرێکاران و چینی هەژاران لە سیمای نێخوازی یەکێتی نیشتیمانی کوردستان و شۆڕشانوێیەکەی بوون تا ڕابەرایەتیکردنی ڕاپەڕینی جەماوەری گەلی کوردستان و پاشان پێگەێنانی پەرلەمان و حکومەتی هەرێمی کوردستان باوبەشی لایەنەکانی ناوبەری کوردستانی هەروەها پەیڕەوکردنی سیاسەتی ژیرانە و دووربینانە و ڕاگررتنی باڵانسی پەیوەندیە ناوخۆیی و ئیقلیمی و گیانیەکان و بەرەنگاربوونەوەی گروپی تیرۆریسی داعش و سەرکەوتن بەسەر تیرۆریساندا کە ئەوەش بە گیانی هەزاران شەیدی ڕۆڵەی کورد تۆمار کراوە یەکێتی نیشتیمانی وەک حزبێکی جەماوەری گەورە خاوەنی زۆرترین ژمارەی شەیدی کوردستانە وەک لە ئاماری دەستگای شەیداندا تۆمار کراوە یەکێتی تەنها 1525 شەیدی سەنگەری هەیە جگە لە هەزاران شەیدی هاوڵاتی جینۆساید ئەنفال هەروەها لە جەنگی تیرۆریسانی داعشدا لە کۆی 1820 شەیدی کوردستان 1050 شەیدیان یەکێتین هەر ئەوەژوای کردووە یەکێتی وەک حزبی شەیدان بناسرێت ئەو یەکێتیەی ڕووبارێک خوێنی بۆ ئازادی و دیموکراسی و ئارامی کوردستان بەخشیوە